دوێنێ ڕوخاندی هەر گوتی وەرن بۆ لامان لەوێ بەرن بۆ لام 5-6 کەسێک بن قساکم لەگەرە نازانم تا ئێستا هیچ شتێک ڕوخێنێ بۆچی داوای نوێنەری نەکرد پێشەوەی بیر ڕوخێنێ بۆچی نێو دۆڕن 20 ڕۆژ لەمە پێش پێمانی گوتی بەس یعنی بیکەن بە عارەبانە بەسینەکە نەمینێ کەپرەکە نەمینێ ئێرە جێ ڕسقی عالەمە تقریبا لە نزیکەی 1500 عایلە لەسەر ئەم بازاڕێ لە لای جسترەکەەوە هەتا لای ئاڵتونچیەکانی تەخت کردووە بەبێ ئەوە هیچ مۆڵەتێک بدا گەیشتۆ تێرە مۆڵەتی 2 ساعتی داوە بە 2 ساعت ئەشیاکانتان کردەوەکەن کردی ناکەنەوە هەر هەمووی تەختەکەم بەسەرتانە بەلفعل کردیشی خۆشی وتی هیچ حکوومەتە نەیکردەوە من کردوومە ئەم خەڵکە خەڵکی خۆمانە و لەسەر حکوومەتش واجبە شوێنیان بۆ دابین بکات و من لەگەڵ ئەوەیان کە حکوومەت جێگایان بۆ دابین بکات بەڵام لە هەمان کاتشە یعنی تۆ ئەم بانجسرەش بەڕاستی ئەی بینی دیاردەیەکی جوان پیشان نادا ینی تۆیەوە بینیوتانە لێرانە هەموو ڕێگاکان گیراوە هەموو جسرەکان جسر بۆ ئەوەیە سیارەی پیا بڕوا و خەڵکی پیا بێ و بڕوان نەک تۆ لەسەری دوکانی لێدا بنێ و ئیزدحام و قەڵەباڵغێک